سڵاوتان لێبێت. بەرنامەی ساڕێژ بەردەوامە لە پێدانی زانیاری و ڕۆشنبیری تەندروستی بە تایبەتی کە ئێمە ئێستا لە مانجی ڕەمەزانداین ئەو زانیاریانەی کە گرنگە بۆ هەر تاکێک کە بە ڕۆژوو دەبێت بۆ کەسانێک کە کێشەیەکی تەندروستیان هەیە چۆن بتوانن مامەڵە لەگەڵ ئەم مانگەدا بکەن، چۆن بتوانن بە ڕۆژوو بن لە چه حاڵەتێکدا پێویستە کە ئەوانە زیاتر ئەگەیان لە خۆیان بێ و نابێت بە ڕۆژوو بن. بۆ ئەم جارە بۆ ئەم ئەڵقەیە باس لە بابەتێکی گرنگ دەکەین کە ئەویش نەخۆشی شەکرەیە و هەروەها بابەتێکی تری کە زۆربەی زۆری هاوڵاتیان کێشیان لەگەڵی هەیە هەوکردنی کۆڵۆن و ناڕەحەتی لە ڕیخۆڵەکان. بۆیە ئەم بابەتە گرنگانە دەمانەوێت بە شێوازی پرسیار و وەڵام لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر چالاک نەجات کە پسپۆڕی نەخۆشی شەکرەیە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هەروەها دکتۆر دڵشاد عەبدولقادر کە پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و دڵە هەردووکیان ئازیەتیان کێشاوە لەگەڵمان ئامادەن بە خێربێن سەر و سەرچاو پرسیار دەکەین دەربارەی ئەو زانیاریانی کە پێویستە بۆ کەسێک کە نەخۆشی شەکرێ هەیە کە کەسێک کە کێشەی لە ڕیخۆڵەکانی هەیە. بەڵام سەرەتا ڕای چەند هاوڵاتیەکمانوە گرتووە کە ئەم حاڵەتانی باسمان کرد بێگومان پەیوەندیەکی ڕاستە و خۆیان بە شێوازی خۆردن و ئەو خۆراکانە هەیە کە ئەمە لە مانجی ڕەمەزاندا بەکاریان دێنین. با بزانین ڕای ئەو هاوڵاتیانە چی بووە، پاشان دەگەڕێینەوە لەگەڵ ئێوە پرسیارەکان ئاراستەی جامتان دەکەین. با پێکەوە بینەر. ئێستا کاتێک بە ڕۆژی دەبی شەکری زیاتر دێتە خوارێک کە بە شیرینی دەچێنی ئۆتۆماتیک باشتر دەبێتن هەسوونەت شەوە بزانم زیاتر هەر بە خورما شیرینی دەشکێنن زیاتر ئەمە هەر بە شیرینێش ئەوەیش لەسەر سفرەکاندا دەندرێت شیرینی زیاتر بە سەوزە و یان خواردنێکی خەفیف مەسەڵەن شۆربای شتێکیوە نەک مائیدەی خۆمان هەرزان کەین لەبەرەوەی چیە خواردنێکی زۆر برسیە لەبەرەوەی ئینسان کە بە تەواوی و ڕۆژە بە ڕۆژۆی چی نەخواردووە بە من وایە خواردنێکی تەواو گونجاو بخۆ لەگەڵ ئەو بەربانگە باش بێت. هەموو خواردنێک بە کۆرسۆلی خۆی تایە مەسەن تا ئەوجە بە مودەکەی خۆیت مەسەن سەتایەکە بزانە چەندە بە من خواردنەکانی من وەسەتە لە مەڕەزان کەمی دەکەمەوە بەخۆی کوردە زۆر دەخۆ بەس لە ڕەمەزانە زیاتر هەیە کمی دەکاتەوە من ئێستا لەو ڕەمەزانە کەم کردۆ لە خەوەزە تقریباً بەو 6 ڕۆژەی ڕۆیوە تقریباً 2 کیلۆ 3 کیلۆم داناوە تەسیری هەیە بەڵێ جگەرە کێشانیش تەسیری زۆر زۆری هەیە ڕۆژی وایە 2 پاکە دەخۆم بە زێستاکە ڕەمەزانە کە بە ڕۆژێبی شەوی وەی لە هاتوو مەسەڵەن زیاتر لە نیو پاکێت کەمتر ئەوەندە ئەمن ئازەکەم قەڵەو بم بەس عادەتەن دوای ڕەمەزان زەعیبتر دەبمەوە کە ئەو مەجالت نییە کە بتوانی ئەو خواردنەی بخۆی قەرەبووی ڕۆژەکانی تر بکەوە یعنی بە هەمان شێوەی ڕۆژەکانی تر بتوانیت 3 جەم 4 جەمی بخۆی هەر دەتوانی جەمەک 2 جەمی بخۆی ئیدیەوە ژوا لێ دەکات وەزن زیاتر دابێت بداية کە دەشتێنی شش سوک بخۆی مشکلە لۆپیان نابی بەس هەیە دەبینی زۆر یعنی لە سێ دەخواتن ئەجا هەنوع خواردن بەعجەلە دەخواوە دەزانی زوو ئەو دەبی خلاص دەبی تێر دەبی ئەجاگە لەسەر خۆ بخۆی بەهێمنی بخۆی باشترە یعنی مەعیدە دژان ناکاتن دوای پاشان بەرەبەرە لە خۆتان کەم شتی بخۆی ئەوە باشترە لەوەی کە معدل یان بە یەک جاری بخۆی خواردنەکان زۆری قورس ناخورێ ڕاستی ڕەمە لە مانجی ڕەمەزان زیاتر خواردنەکانمان هەر برنج و شتوالەیە زیاتر ناخورێ بەنسبەت خواردنەوەش زیاتر هەر شەربەت و شتوالە بە خۆم شەربەتی مێوەش حەز دەکەم ڕاستی مێوەشی حەز دەکەم دەخۆم. دووبارە سڵاوتان لێبێت. سپاس بۆ ئێوەش دووبارە بە خێربێن سەر و سەرچاو. سەرەتا لای دکتۆر دڵشاد دەست پێ دەکەم. دکتۆر دڵشاد ئەو خواردنانی کە ئێمە لە مانجی ڕەمەزانە بەکاریانە هێنین بە تایبەتی لە پێکهاتە خۆراکیەکان چ پرۆتینەکان بێت چ چەوریەکان بێ چ گۆڕانکاریەک لە خوانەکانمانە ڕوودەدا لە مانجی ڕەمەزانە و چ جۆرە کاریگەریەکێ بێ لە سەرجەستە. پێشەکی پیرۆزبایی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەین بنسبەت خواردنەکان ئەوەی ڕاستی دەبی احتیمام بە خواردنیش لە مەلیەکان زیاتر بدرێ مەسەڵەن سەوائلە شەربەتە شۆربایە و تۆزێک هەتا پێمان بکرێت دوورکەوینەوە لە خواردنی چەور و قورسەکان مەسەلە خواردنی قورس وەکو کەفتارکەینەوە زۆر خواردنێکی زۆر و چاور بخۆرێ
و هەروەها گۆشت زۆر بخورێ کە بەدا خۆمشتە ڕوو دەدا زۆر بەداخەوە خوانەکانی بەربانکردنەوە پڕە بە جۆرەها خوارد گۆشت و چاوریەکان کە ئەمانە چ کاریگەریەکیانە بێگە کەگر ئێمە کەسێک 12 سەعات بێ هیچ جۆرە خواردن و خواردنەوەیکی نەخوارد بێتەوە ئێستا بێت ئەم بڕە زۆر و کاریگەریە زۆرە خواردنە لەسەر گەدە و ڕیخۆڵە هەروەکو زەناوت باس کرد یاری چۆن ماوەی تقریبا چەند ساعتێک کە گەدە بەتاڵە هیچ خواردنێکی بۆ نەچوە ئاوی بۆ نەچوە وەزیفەکەی تۆزە گۆڕاوە ینی تۆزە سست بووە کە ئیسان دەست پێ دەکات بە خواردن هێدی دەست پێ بکات و ناکاوە خواردنێکی زۆر بخورێ بەخەس پرۆتینێکی زۆر و چاوری و پاقلاوە و شیرینەکان هێشتا گەدەکەمان باش دەستی بەکارەکردەوە بە کاری هەرس و هەزمکردنی خواردن ئەوە تەسیرێکی زۆر دەکات ئینسانەکە تووشی بێتاقەتی دەبی هەز بە جێژبوون دەبی بێتاقەت دەبی ماکەکانی زۆرە بەڕاستی کە ئەمە وای لێ دەکات کەسێکی ینی سست دەربچێ پاش نانخواردن زۆر بێتاقەت گەدە و ڕیخۆڵەمان زیاتر بە چ جۆرە خواردنێک دەتوانین بێنینەوە سەر بڵین ڕێڕەوی خۆی ینی کە تۆزە ئەو سستیەی چاک بکەینەوە وا باشە کە ئینسان فتاری کردەوە یەکەم زار باش تێکی بەسیت خواردنێکی شلمەنێکی بەسیت مەسەلەن شۆربە خۆڕبایان شتێکی لەو بابەتانەیە تۆزێکی پێ بچی ئینجا تۆزێکی کەمکەمە بخوات نەک بێکجاری مەسەلەن هەرچی خواردن هەیە بێ کات هەم پێکەوە بخورێ با باشترە بە تۆزێک هێدی سەبر وەز بە بخرێت باشترێکە دەتوانین بڵین ئەو ڕێژە چاوری و پرۆتینی کە لە یەک خوان یەک بەربانک هەیە دابەشی هەفتەیەک بکرێت بزەبەت قسەکە دەزەوە چونکە زۆر جار ئەو خواردانە کە دەبینین زۆر زیاترە لە پێویستی ئەو کەسانی کە لە دانیشتون زۆر باشە دکتۆر چالاک دەربارەی نەخۆشی شەکرە دەمەوێت پرسیار بکەم خۆی لە خۆیدا جەستەی ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو بڕە شەکرە دەکات کە وەری دەگرین و ئەو کەسانی کە شەکریان هەیە لە بنەمادا چ جۆرە کێشەیەکیان هەبووە کە تووشی ئەم حاڵەتە بوون بڵێ پێشەکەی سپاس بۆ بانگێشکردن بۆ بەرنامەکەتان شەکەوتو بن شەکرە دوو جۆری هەیە شەکرەی جۆری یەکەم تایپ 1 و جۆری دووەم تایپ 2 سەتان 90 تا 95 خەڵک لە سەرتاسەری جیهان و لە کوردستانیشە جۆری دووەمیان هەیە بۆ جۆری یەکەمیان بە ڕایگشتی زۆربەی پسپۆڕان و تەسەوڕەکەم زانایانی ئایانی شاوڕابن کە جۆری یەکەم ڕۆژوگرتن زۆر سەختە و لە سەریان نییە بە بۆچوونی من ئەوەی کە من لە کۆڵینەوەم کردووە بۆچوونی زانایانی ئایانی لە دەروی وڵاتیش کە جۆری یەکەم لەبەرەوەی کە زۆر تووشی مشکلەی دابەزینی ڕێژەی شەکریان دەبن لە خوێنە لە سەریان نییە بە ڕۆژوبوون و ڕۆژوبوون تووشی ناڕەحەتی زۆریان نەکات. اینجا بێنێتەوە جۆری دووەم بەڕاستی ئەتوانن بە ڕۆژوو بن بە پێی نەخۆشەکە و بە پێی ئەوەی کە چەندە بە تووشی شەکرە بووە و چ سیستمێکی چارەسەری وەرەگرێت. اینجا چەند با بڵین بنەمایەکی گشتی هەیە بۆ هەموو نەخۆشەکانی شەکرە و چەند بنەمایەکی تایبەتیش هەیە بە پێی نەخۆشەکە چونکە زۆر جار ئەبینین کە ئێمە لە عیادەکانیشمانیان بینین هیچ دوو نەخۆشی شەکرە لە یەک ناچن بە پێی تەمەنیان بە پێی نەخۆشی ترکە هەیەە بە پێی کێشیان بە پێی ئەو دەرمانانی کەوەریان دەگرن ئەوانە هەمووی ڕێنمایی تایبەتی هەمۆدانرا بڵێ ئەمانە هەمە زۆر ضروریە کە لەگەڵ دکتۆری خۆیان پێش ئەوەی کە داخلی مانگی ڕەمەزان بن ڕاوێژ بکەن بۆ ئەوەی کە ئایا گرنگترین شت دەرمانەکانیان چۆن دەستکاری بکرێت لەوانەیە ڕێژەی دەرمانەکان کە لە ڕۆژانی پێش ڕەمەزان وەریەگرن دۆزەکەی با بڵین بڕەکەی بە 150 کەم بکرێتەوە تایبەت ئەو دەرمانانی کە پیانەڕین سەلفۆنۆلیوریا وەکو گڵپزاید گلمەپراید گلڤنکلەماید چونکە ئەمانە دەرمانێکن کە لە کاتی بە ڕۆژوبوون بە تایبەتی بە ماوەی 12 تا 14 ساعات کە چاوەڕێک لێم ڕەمەزانە ماوەکەوان دەبێت لەوانەیە تووشی مشکلەی دابەزینی ڕێژەی شەکریان بکەن بەپی هەندە نەخۆش لەوانەیە پێویست نەکاوەریگرن لە دوای پاشێوە هەموو ئەمانە پزیشکەکە بڕیاری دەکەواتە باشترین هەنگاو پێش ئەوەی دەست بە پرۆسەی بە ڕۆژوبوون بکەن پێشتر باشترە سەردانی پزیشکەکەی خۆیان بکەن بۆی ڕێگەگرتن لەم ماکو لەم کێشانە بەش ئەو کەسانی کە بڵین دەرمانی تایبەت بە شەکرە وەردەگرن کو ئاماژەت پێکە کەسێکیان لەوانەیە بەشێکیان لەوانەیە هەر پێویست نەکاوەری بگرن بە تایبەتی کە ئەگەر هاتوو ئەم ماوە زۆرە بە ڕۆژوە بن و خواردن وەرناگرن دەرمانەکەش بە هەمان شێوە ڕێژەی شەکر هەندێک تێ دێتە خوارێ ئەگەر کەسێک
لە مانجی ڕەمەزاندا پێویستی بۆ کرد کە دەرمانەکەی وەربگرێ بەڵام ڕۆژێک لە ڕۆژەکان لە بیری چوو یان کاتێک بە بیری هاتەوە لە ناوەڕاستی بە ڕۆژوو بوونەکە چارەسەر چییە بۆ ئەم حاڵەتە چی بکات ئەو کەسە دیسانەوە لەسەر ئەوە ئاعتیماد دەکات کە دەرمانێکە چونکە لەم کات و ساتەدا خۆشبەختانە 12 جۆری دەرمانی شەکرەمان هەیە 12 کلاسمان هەیە و ئەوە وای کردووە کە شتێکی خۆش بێت کە بۆ دکتۆرەکان بتوانن زۆر هەڵبژێرن بۆ نەخۆشەکانیان بەڵام لەگەڵ ئەمەشدا هەر دەرمانێک هەر کلاسێک جیاوازی هەیە لەگەڵ کلاسێکی تر ئەو پرسیاری جەنابەت کردێت پەیوەندی هەیە بە جۆری دەرمانەکە بۆ نموناگەر نەخۆشێک لەسەر مێتفۆرمم بوو کە دەرمانێکی کە یەکەم دەرمانە کە باوە بۆ شەکرە و دەرمانێکی زۆر باشە ئینجاگەر نەخۆشەکە لە بیری چوو لەوانەیە پێویست نەکە هیچ بکات لەو کاتەیە لە کاتی لە بیر چوونە یان لە کاتی ئەوەی کە لەوانەیە حاڵەتەکەی دووەم ڕووبدا لەوانەیە لە پاشێوەری گرت پێ و پێویست نەکاوەری بگرێت باشترین شت بۆ ئەوەی کە تووشی مشکلە نەبێت نەخۆش کە تووشی کێشە و چەڵەمە نەبێت ئەوەیە فەحسی شەکری خۆی بکە زیاتر لە ئەندازە بۆ نمونە ئەگەر 2000 فەحسی شەکری خۆی کات لە ڕۆژێکی وایە کە دەرمانەکەی لە بیر چووە یان دەرمانەکەی وەرگرت و پێویستی ناکرد وەریگرێت ئەبێ شەکری خۆی زیاتر فەحسکات و لەوە دڵنیا بێتەوە کە شەکردانە بزێنێ لە کاتێکا گەیشتووە حاڵەتێک کە ببینێ شەکرەکەی بەردەوام هاتنە خوارەوەیە پێویستە ڕۆژوەکەی کۆتایی پێبێنێ و بەڵێ دەست بۆ پاراستنی سەلامەتی خۆی و بۆەوەی کە تووشی مشکلەی خراپتر نەبێت ئەگەر بۆ نمونە شەکرەکەی لە هەفتە هاتە خوارەوە و نیشانی سەر سوڕمانی لەگەڵا بوو تەکید بەپێی هەموو ڕێنمای پزیشکیەکان و ڕەنگە ڕێنمای ئاینیەکانیش بۆ پاراستنی گیانی خۆی و توش نەبوون بە مشکلەی خراپتر پێویستە کات شتێک بخوا ڕۆژەکەی بشکێنێت زۆر باشە بێگومان ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە کۆمەڵی ڕێنمایی تایبەت و ینی وەکو چۆن بڵێ هەندێک پێشگیری هەیە کە ئەوان دەبێ هەمیشە خۆیانی بۆ ئامادەکەن خۆیان و کە سوکارەکەیان دواتر هەندێک زیاتر لەسەرەوە قساکەین بەڵام دکتۆر دڵشاد من دەمەوێت بگەڕێمە سەر ئەو بابەتەی کە تا ڕادەیەکی زۆر لە کۆمەڵگای ئێمەدا باوە کێشەی کە خەڵک زیاتر بە نەخۆشی کۆڵۆن IBS کە ئەوە زیاتر بە ناو دەبرێ ئەگەر پێمان بڵێ هاوکردنی یان هەیەجانی کۆڵۆن بە شێوەیەکی گشتی و پەیوەندیەکەی لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆن دەبێت زیاد دەکا کەم دەکا طبعا تەهیج کۆڵۆن بارە پێدرێن بارتەوە باوڵ سندرۆم نەخۆشیێکی زۆر بەربڵاوە و لەناو خەڵکانێکی زۆر هەیە ینی حتا تقریبان دەرێ 1970 خەڵک جارێک لە جارەکان توش دەبن لە ژیانی خۆیان ئەوجا باشتر علاقەی بە نەوعەتی خواردن هەیە و لە کاتی ڕۆژیگرتن پەیوەندی بە و خواردن هەیە کە دەیخوات مەسەلا گەر هات و زۆر چەور بخوا بەهارات و تیژی کە زۆری مانوایە ینی نەوعەتی کە ڕۆژ و دەشکێنی زۆر خواردنی چەور دەخوا بەهارات تیژیە مەشروبە غازیەکانە ماکەکانی زیاد دەکات دەبی پارێزی لەو مۆزوع لەو بەهاراتە تیژیە خواردنێک چەورە زیاتر خواردنی ینی کەواتە توانین بڵین ئەم نەخۆشیە ئەم تەهەیوجی کۆڵۆنە سەتا چەندی ئەو ڕێژەی کە حاڵەتی کە ڕوودەدا پەیوەندی ڕاستەوە خۆی بۆ خواردنانەوە هەیە کە کەسێک وەریەگرێ زۆر پەیوەندی پێوە هەیە بەخەسەوەی باسمان کرد ینی خواردنی مەسەلەن بەهاراتە تیژێک کە زۆر لە کاتی ڕەمەزان زۆر باوە و زوو خواردنێکی زۆر لە کاتێکی کەم کە ئەوە زۆر دەوری هەیە ئەوا دەکا هەرسکردن بە ئاسایی نەبی ئەو خواردنەکە بە هەزم باش هەزم نەکرێ والێ دێ مەغازاتی بۆ دروست دەکات ژانیزیک بۆ دروست دەکات زۆر جارت والێ دێ ئازارێکی زۆر تا سەردانی تەواریەکان بکات دەبەر ئازارەکانی کە ئەمە ژوای لێ دەکات ئەگەر هاتو حاڵەتێکی تریشی هەبێ کێشەی زیاتری بۆ دروست بکە بێگومان کە باشتر وابوو سوودی لە بە ڕۆژوبوونەکەی ببینایە بۆی ئەم کێشەیە دروست نەبێت زۆر باشە دێنەوە سەر بابەتی خواردن و ڕێنمایەکان بۆ کەسانی شەکرە هەروەها بۆ خۆپارێزی لە هاوکردنی کۆڵۆن و ڕیخۆڵەکان بەڵام ناوبڕێکی کورتوەر دەگرین و بەردەوام دەبین لەسەر باسەکەمان. دووبارە سڵاوتان لێبێ بەردەوامین لەسەر پێدانی زانیاری گرنگ دەربارەی نەخۆشی شەکرا و دەربارەی هاوکردنی کۆڵۆن و تێکچوونی ڕیخۆڵەکان. دکتۆر چالاک ئەگەر لە بەڕێزت بپرسین خۆراک بەنیسبەت ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە و لە مانجی ڕەمەزاندا
دەتوانن بە ڕۆژوو بن بە پێی ئەو ڕێنمایی کە لە پزیشکی خۆیان وەریان گرتووە. خۆراکەکەیان چ جۆرە گۆڕانکاریەکی بەسەردا بێت لە چاو بێگومان ئەو کەسانی کە جۆری دووەمیان هەیە کەوەکو ئاماژەت پێکرد بەشێکی زۆری دەوەستێتە سەر شێوازی پارێز و ئەو دەرمانانی کەوەری دەگرن. چ جۆرە گۆڕانکاریەک ڕوودەدا کە پێویستە ئەوان بیکەن بۆی دوور بن لە کێشەکانی بە ڕۆژوو بوون بۆ ئەو کەسانی کە شەکریان هەیە. بڵێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە و زۆریش پێویستە کە نەخۆشی شەکرە محاولە بکات کە لە مانگی ڕەمەزانە وها بەکاری بێنێت کە بۆ لە پاڵ ئەوەی کە فەرزێکی دینی جێبەجێکات تەندروستیشی بپارێزێت. یەکێک لە خاڵە زۆر باشەکانی بەڕۆژوو بوون بۆ نەخۆشی شەکرە کێشکەمکردنە. خۆتەزانیت زۆربەی خەڵکە جۆری دووەمی شەکرەی هەیە کێشی زیادە ئۆڤەروێیت یان قەڵەوە. اینجا ئێمە لە ئەمریکا با بڵین لە عیادەکانمان بیرۆکەی ئینتەرمیتنت فاستینگ بە ڕۆژوبوونی کاتی بەکارهێنین کە بیرۆکەیەکی زۆر باوە و لە کۆڕینەوەی زۆر لەسەرەکە یارمەتی نەخۆشی شەکرادات. اینجا کە ڕەمەزان هەیە و خەڵک ڕۆژوە بێ بۆ ماوەیەکی زۆر ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ نەخۆشانەکە کێشی خۆیان کەم بکەن. بەداخەوە کە لە کۆمەڵگەکانی خۆمانە بینین خەڵک جاری وایە کێشی زیاد دەکات و یەکێک لە هۆکارەکانی کێش زیادکردنیش ئەو خواردنەیە کە ئیخوات. بۆیە هەتا پێش ڕەمەزانیش بیرۆکەی باڵنس میل و تا خواردنێکی هاوسەنگ زۆر گرنگە. ئەمە زیاتر گرنگە لە مانگی ڕەمەزانە. ئەنی هاوسەنگیەک دروست بکات لە بینی خواردنی پارشێ و بەربانکردنەوەی. بالضبط. اینجا لە خواردن لە بینی پارشێ و لە بینی بەربانگیش و حتا مەسەلەن جۆری ئەو کاربۆهایدرایت و پرۆتین و چەوری. ئێمە هەموو جارێکە لەگەڵ نەخۆشە قساکەین ئەڵێن چەوری باش و خراپ هەیە، کاربۆهایدراتی باش و خراپ هەیە و پرۆتینی باش و خراپ هەیە. چەند نمونەیەکمان پێ بدەیت. بڵێ سۆ نمونە بۆ بانگی ڕەمەزان وەکو دکتۆر دڵشاد ئاماژەی بۆ کرد تواتەوێت خواردنێک بێت پاش ئەوەی کە 4 سەعات بە ڕۆژوو بووی یەکەم بۆ شەکرەکەت باش بێت دوام بۆ مەعیدەشت باش بێت و با بڵێن پەیوەندێکی ڕاستە و خۆش هەیە بە تەندروستی کۆڵۆن و گەدا و تەندروست و شەکریش بەرەوەی زۆر هۆرمۆن وەکو ئینکرەتین هۆرمۆن کە لە ڕێخۆڵەکانەوە دەردەدرێت پەیوەندی بە دابەزینی شەکر و بەرزبوونەوەی شەکرەوە هەیە. بۆ نمونە بۆ خواردن کاربۆهایدرێتی باشمان باس کرد. ئەو کاربۆهایدرێتە باشە لە میوەیە هەیە. خواردنی میوە و ئاکار کە شەکر بە شێوەیەکی ئاسایی هەڵبەستێت. تەمان زیادە ڕەوی نابێ بکرێت لەوەشە. ینی کێشەکە لەوەیە شەکر نابێت یەکسە بە خێرایی بەرز بێتەوە کە ئەمە لەوانێت دەرهاوێشەی زۆر خراپی بێت. یەکێک لە مشکلەکان کە حتا پێش ڕەمەزانیش کە نەخۆشێک با بڵێن پەرداخێکی شەربەتی مێوژە خواتەوە کە ئەمە با بڵێن نەریتێکی بۆ ڕۆژەکان بۆ شەکر ئەمە شتێکی باش نییە. تۆ حیسابی ئەو بکەی چەند گرام کاربۆهایدرێت دەم پەرداخە شەربەتی مێوژە هەیە و دوای ئەوەش ئەچیت خواردنێکی چەوری با بڵێن برنج و شلێ عادەتەن کە بە هەمان شێوە لەگەڵ خورماکەش و لەوانەیە شیرینێکی لەگەڵ بخوات. ئەمە ئەکات بەوەی کە تۆ تەنها لە بەربانگێکە بەقەت ڕۆژونێوێک کاربۆهایدرێت خواردووە. ئیتر دوای ئەوە تووشی مشکلی ئەما و کۆڵۆنە بیت تووشی دابەزینی شەکر و هەڵستونی شەکرە بیت و تەواو سیستەمەکە تێکەچێت و لە نهایەتی مانگی ڕەمەزانە هەستێکی کێشە زیاد دەکات. ئەم ناهاوسەنگی بوونە لە بینی خوارد پرۆتین و کاربۆهایدرێت و محاولەکردن بۆی کە بڕێکی زۆر کاربۆهایدرێت لە یەکەم ساتی شکانی ڕۆژوە کە زۆربەی ڕۆژوانە ئەیکەن ئەمە بەڕاستی یەکێکە لە کێشە سەرەکیەکان کە نەخۆش تووشی ئەمە لەوانێ بۆ کەسی ئاسایش زۆر خراپ ئەگەر یەکێک بێوێت بەعام ئێمە با بڵێن تەوسیەواکەن کە خەڵک ئەگەر شەکرەشی نەبێت کێشی کەم کاتەوە بەم زۆرە خواردن خوارد حتما ئەوە واکە کێشە زیاد بێت نەکەم بێت زۆر بەسوود بۆ ئەو زانیاریە. دکتۆر دڵشاد ئەگەر بە هەمان شێوە باس لەوە بکەین بە هاوکردنی کۆڵۆن و ڕیخۆڵەکانمان بڕی ئەو خواردنی کەوەری دەگرین لەگەڵ بڕی ئەو جوڵەیە کە لە مابینی بەربانکردنەوە و پارشێوکردن دەبێت چۆن بێ بۆی کەمتر کاریگەری ئەو فشارەی کە لەسەر ڕیخۆڵەکان دروستە بێ کەمکەینەوە. دەبێت ئەو کەمی خواردنەکە بخرێت هاوسەنگ بێ لەگەر ئەو ڕێژەیە کە ئینسان دەزولێ و حرەکتێکە خۆتان زانانی یعنی ڕەمەزان کەوتێتە مانگێک تۆزێک ئەو کاتێککە بێ ڕۆژی تۆزێک کەمە
بە خواردنێکی زۆر لە ماوەیەکی کورت دوای دیسان دەست بە ڕۆژی دەکەوە هەمووی لەوانەیە بە نووسن و بە وەختی بەربانکردن و پارشەوە 8 ساعت ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ کاتی بە ڕۆژبوونەکەی زۆر زیاد زۆر کەمترە بزڵت جا ئەو وا دەکا ئەو خواردنە زۆرە کە عادەتەن متەنەوع بەهاراتی تیدا تیژی تێدا چاوریە وا دەکا لەو ماوەی کورتە تووشی ئازارێکی زۆر بکە بلە خەزبوانی تا هیچ قۆڵۆن یان هەیە قۆڵۆن یانیش نەخۆشی گدەیان هەبی مەسەلا قورحەی مەعیدە بێ لەوانە وا دەکا ژانێکی زۆر بگری کە ئەگەر هەوسان گێڕانەگری تووشی وەبی تووشی تەواری بێتن و هەر ئەوەی دەبینی ئێمە بە ڕۆژانە وایە لە کاتی ڕەمەزانی پیرۆز هەر فریاکردنەکان پڕ 2 ساعت 3 ساعت پاش و کەفتار دەکەنەوە تەواریکە زۆر زمینی ئەمە زۆر بە ئاسانیتوان ڕێی لێ بگرن بەزڵەت کە ڕۆژوو دەشکێنی خواردنەکە ئەوە یان تعلیماتەکەەوە خواردنێکی کەم بەم فتراتەشی متقطع یان توانی تۆزێک بخواد و ڕاوەستی حرەکەی بکە کەم خۆری دایم بخۆر ئەوە باشترین بنەمایەکە هەموو کەسێک بیکە بە پەیڕێوی بکە لە مانجی ڕەمەزاندا چ جای ئەو کەسانی کە کێشیان هەیە چ جای ئەوانی کە شەکریان هەیە ئەگە زۆر بە کوردی پێم بڵێ کەسانێکی زۆر لە مانجی ڕەمەزانە نانون ئەمە چ کاریگەری هەیە لەسەر هەوکردنی ئەوەش کاریگەریی زۆر ترش دەکات لەبەرەوەی کۆندامی هەر سەر پەیوەندی هەیە نییە بە خواردن و پەیوەندی بەوە فسیۆلۆژی لە شەمان کە ئینسان پێویستی بە خواردنە هەروەها پێویستی بەخەوە ئەگەر خەوەکەشی متەزەڵ نەبی کە بەداخەوە زۆری وایە تا بەیانی هەشتونەوە نانون دوایە دەنون هەتا مەغریب نێزیک مەغریب وا دەکا فسیۆلۆژی لە شەیان بگۆڕی وا دەکا خواردنەکەی زیاتر هەرس نەبی قۆڵۆنەکەی زیاتر بی و ماکەکانیشی زیاتر دیارە کێشەی زیاتریان بۆ دروستکە زۆر سپاس بۆ دکتۆر چالاک نەجات پسپۆڕی نەخۆشیەکانی شەکرا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دکتۆر دڵشاد عەبدولقادر پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناو دڵ کاتی ئەو مانگەر زانیاریەکانتان زۆر بەسوود بوو هیوادارم ئەو زانیاریانەی کە ئەم بەڕێزانە پێشکەشی ئێمەیان کرد ئێمە بتوانین لە مانجی ڕەمەزاندا جێبەجێیان بکەین و بیکەینە بنەمایەک لە ژیانی ڕۆژانەماندا لە چۆنێتی وەرگرتنی ئەو بڕەخوارەکانی کە ئێمە بەردەوام وەریانەگرین چ لە ڕەمەزاندا بێت چ لە پاش ڕەمەزاندا بێن بەگوێیان بکەین و جێبەجێیان بکەین بۆی هەموو لایەکمان هەر تەندروست بن خواتان لەگەڵ